بەتەکید تۆ بوونت لەگەڵ خەڵکانێک لە دەوروبەرێکی ساڵحە ساڵح دەرەچی بوونت لەگەڵ دەوروبەرێکی تاڵحە خراپە خراپ دەرەچی. لەم ڕەنگەوەیە کە ئیسلام جەختی لە هەبوونی دەوروبەری خواویستی کردوت لە خێزانی دیندار، لە دۆست و هاوڕێی خواناس و لە کەشی پەروەردەکار کە ئەبێتە باوەشی سۆز و ئاڕاستەوانی دڵسۆز. ئەمەیە هۆی سەرەکی ئەو ئاەتە هەڕەشە ئامەزە لە ژنەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئاڕاستەی تەقواکاریان ئەبێ زیاترکەن. چکە نمونەی ئافرەتی مسڵمانان و پێشەوان بە پێچەوانەشەوە دەرکەوتنی هەر هەڵە و گوناحێک لەوان سزاکەشیان دوو بەرابەرە بێ. خوای پەروەردگار لە سوورەی ئەحزاب فەرمێ: يا نساء النبي من يأتي منكن بفاحشة مبينة يضاعف لها العذاب ضعفين وكان ذلك على الله يسيرا ومن يقنت منكن لله ورسوله وتعمل صالحا نؤتها أجرها مرتين واعتدنا لها رزقا كريما. واتە ژنانی هاوسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر یەکێک لە ئێوە بکەوێتە گوناحێکی گەورە و ئاشکراوە، بێگومان کەسیشان نەکەوتونەتە گوناحە، وەلحەمدولله خوای گەورە پاراستوونی لەو گوناحانە، بەڵام هەڕەشەیە و لێیانەکە. ئەفەرمێ سزاکەی دوو بەرابەری سزای ئافرەتانێکی ترە بێ کە بکەونە هەمان گوناح، چونکە ئەمان لە ئاستێکی باڵاتری تێگەیشتنن، لە ئاستێکی نزیکی دینداری و تەقواکاری و ڕەوشت بەرزی و لە ئاستێکی بەرزی بەرپرسیارەتیان کە نزیکن لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو سزاندانەشتان لە لای خوای پەروەردگار ئاسانە، وا نەزانن کە ژنی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر ڕێزێکی ئیزافیتان بگرێت و ئەگەر گوناحتان کرد سزاکەتان نەدا. ئەمە دادپەروەرانەیە. لە بەرامبەریشە هەر کەسێکیان گوێڕایەڵ و ملکەتی خوای پەروەردگار بێ عەلەیهی سەڵات وەسەلام کار و کردەوەکانی چاک بن پاداشتی دوو بەرابەرە درێتەوە. ئەمەش دیسان دادپەروەریە کە سزاکەی دوو بەرابەر بێت و پاداشتەکەشی دوو بەرابەر بێت. بەڵام لە دوای پاداشتەکەیان و پێیانە فەرمێ: ومن يقنت منكن لله ورسوله وتعمل صالحا نؤتيها أجرها مرتين واعتدنا لها رزقا كريما. واتە زیاتر لەو پاداشتە دوو بەرابەرە پشتێکی زۆری بۆ دیاریەکەین کە ئامادە بێ یەکسەرەی گاتێ یەکسەر وەریەگرێ. وعدی خوای پەروەردگارە و ئەکیدە. ئەم حاڵەتە تایبەتی سزا و پاداشتی هاوسەرەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر ئەوەیە کە ئەوانیش تایبەتن وەکو هیچ کەسێکی تر، وەکو هیچ ئافرەتێکی تر نین. دیسانە فەرمێتەوە خوای گەورە هەر لە ئەحزابە: يا نساء النبي لستن كأحد من النساء، أي ژنانی پێغەمبەرەکەی خوا عەلەیهی سەڵات وەسەلام، ئێوە ئەگەر تەقواکاریتان ڕەچاو بکەن وەکو هیچ یەکێکی تر لە ئافرەتانی تر نابن. يا نساء النبي لستن كأحد من النساء إن اتقيتن فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض وقلن قولا معروفا. كاتێک دوێن دەنگتان ناسک مەکەنەوە، چونکە ئەو کەسەی دڵ نەخۆشە تەماع بە دڵیا دێ. بەردەوام قسەی چاک و جوان بکەن، چونکە ئەمان لە کەشێکی خواویستیە ئەژین کە بەردەوام وحی خوایی ئەبینن، ئامۆژگاریە کرێن، چاودێری پێغەمبەری خوایان لەسەر عەلەیهی سەڵات وەسەلام، و بەردەوام تەقواکارانە پێغەمبەری خوا ئەبینن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمان لە ماڵ و حاڵێکی خواناسی و دینداری و داوێن پاچی و ڕەوشت بەرزی و هەستی بەرپرسێتیان نمونەی ئەژین. هەموو کەش و بارودۆخ و کەسانی دەوروبەریان هانیانەدەن دیندار بن و چاکتر ڕەفتار بکەن. ئەمان نمونەی بەرچاوی ئافرەتان و پیاوانی کۆمەڵگەی مسڵمانان نەکرد لە سەردەمی خۆیان و لە ژیانی خۆیان و لە نەوەی خۆیانە، بەڵکو هەتا ڕۆژی قیامەت هەروەهایە. بۆیە ئەرچیان قورسترە، هەڵەیان زەقترە، سزایان سەختترە، لە بەرامبەریشا تەقواکاریان کاریگەرترە، بۆیە پاداشتیشیان دوو بەرابەری خەڵکی ترە و زیاترە. هەڵە گوناحی ئەمان دژوارە، چونکە هەر کەسێک چاویان لێ بکە ئەو هەڵە گوناحانە بکاتەوە گوناحی ئیزافی بۆ ئەمان ژەنووسری، پاداشتیشیان هەروەهایە. هەر کەسێک چاو لەمان بکات و تەقوا خواپەرستی و خێرخوازی و چاکەکاری زیاتر بکە، پاداشتی ئیزافی بۆ ئەوانی ژەنووسرێت و بەمەشە بنە خاوەن گەنجینەیەکی خێری قیامەتیان. بێگومان هەموو کەسێکی تریشکە لە هەستی مەسئولیەتیایەتی وایە.